لە ئاشوفتە بازاری سیاسی ئیمڕۆدا لە هەر گۆشەیەکی ئەم دنیا کۆمەڵێک بازرگان و تاجر و بیزینسمان کۆ بنەوە دەوری یەک و لە ژێر ناو و دروشمێک بە بەرژەوەندیەکانی خەڵکی کرێکار و زەحمەتکێش خەریکی یاریکردنن. هەروەک ئێوەی بینەر ئاگادارن ئێستا کۆمەڵێک لە ئەحزابی کوردی لە ژێر ناوی مەسەلەی کوردایەتی لە دەوری یەک کۆ ئەبنە و گوایە ئەیانەوێت کۆنگرەی ملی کورد ببەسن. وتوێژی ئیمڕۆمان لەگەڵ سەلامی زیجی ئەندامی دەفتەر سیاسی حزبی کۆمونیست کاریگەری ئێران حکمەتیست سەبارەت بەم مەوزوعە بێت. هاوڕێ سەلام بەخێر بۆ ئستودیۆی تەلەڤیزیۆنی پارتۆ. زۆر سپاس و ئێوە و سڵامێ بۆ بینەرانی تەلەڤیزیۆنی پارتۆ. هەر وەک لە مقەدەمەش ئشارەم پێ کرد، چەند لایەنێک و مەجموعەی ئەحزابی کوردی لە ژێر ناوی کۆنگرەی ملی کورد لە دەوری یەک کۆ ئەبنەوە. پێم خۆشە پێشەکی سەبارەت بە مۆزوعە جەریانی کۆنگرەی ملی کورد چییە و ئەحزابی بەشدار بوو چه ئەحزابێکن؟ بەڵێ ئەوەی هەروەک بۆ خۆی ڕایانگەیاندووە بە قەولی خۆیان هەموو حیزبە کوردیەکان کە دوایە دەچینە سەر ناوەڕۆکی مەبەست لە حیزبە کوردی لە ڕوانگەی ئەو کەسەوە کەم کۆنفرانسەی داناوە بە ئیسلاوە کۆنگرەی ملی کوورد دەچێت چێ حیزبی کوردیە و ئەم حیزبە کوردیانە ناوەڕۆکیان چی و سیاسەتیان چییە. لەنا تاوجیگای ئێمە خەبەرمانەیە زۆر حیزبی دیکەی چالاک لە مێژووی خەباتی کرێکاری و کۆمۆنیستی و ئازادی خوازی لە کوردستانی ئێراندا هەن یەکێنەوانە ئێمە لە کۆنگرێوادا نەبان کراوی و نەبەشداریمان کردو و نەبەشداری دەکەین. دەمەوێت بڵێم ئەوانەی کە باسییان کردووە مەجموعەیەک دەستکردەیەک لە حیزب و ڕێکخراوەن کە لەگەڵ ئەو کەسەی ڕێکخەری کۆنگرێ بە ئیسلام مقەدەمی کۆنگرێکی وا بووە تقریبا ئیستراتیژی و چوارچێوەیەکی هاوبەشیانێت. کێ فراخاندەی فراخەتنە هەندەکەی مەسعودی بارزانی بووە کە بنەرایەتی گوایە بە قەولی خۆی جەلال تاڵبانی و جەلانیش بووە و ئەم کارە 2 ساڵەوە پێش گەیشتوانەکە مانگی نۆی میلادی 2011 کۆبوونەوەیەکی واگیرە لە ئامێدی تورکیا کۆنفرانسێکی بە ئیسلام مقەدەماتی گیرە قەرار ئەم کۆبوونەوەی دووبارە لە هەولێر بگیرێ بە قەولی خۆیان ناکۆکی هایەک کە لە بینی خۆیاندا بووە ئەم بە ئیستراح پەیوەندی ئەم کارەی خستۆتە دووەوە. بەڵام دیارە تاوجیگای ئێمە ئاگامان لێیەتی فقط ناکۆکی حیزبەکان نییە بەڵکو هەر وەک چۆن ئێستاش دوایە چینە سەر باسەکەی ئەساسی هەڵسوکەوتێک ویا سیاسەتێک کە بۆ ئەم کۆنگرێدا ڕژداوە لە چوارچێوەی بەرژەوەندی دەوڵەتە زڵهێزەکان بناوچەکەدایە و بە تەئیدی دقیقاً ئەو وڵاتانەیە کە تا ئێستا خەڵکی کورد و خەڵکی زەحمەتکێشی کوردستانیان لە ناوچەکەدا لە هەموو مێژوویەکە بووە سەرکوت کردووە ئەوانە تەئیدی ئەم کۆنفرانسیان کردووە ئەم بەرگوزارکردنی کۆنگرێکی وە. ئەو کاتەوە دیارە لە نەزەر مەسعود بارزانی و یا ئەو کەسانێکی داوێت کۆنفرانسی وا بگرن نیانتوانی بوو دڵی ئەم هێزانە بەجێ بێنن و یا هەلومەرجەکەیان بۆ باش نەڕقسا بوو. ئێستا لەوە ئەچێ ئەمە بەم ئامانجە گەیشتوون یعنی هەم لە نەزەر تەئیدی زلهێزەکانەوە تەئیدی پیان وەرگرتووە و هەم لە ڕوانگەیەوە کە بەڕێنیان داوە ئەم سیاسەتێکی ئەمانی بنە پێشەوە سیاسەتێک نییە جشت بە هیچ کام لەو حکوومەتە مەرکەزیانی کە هەروە باسم کرد لە مێژوودا و تا ئێستا عاملی چەوسێنەرەی نەتەوایەتی بوون حکوومەتێک بوون سەرکوبگەر خەڵکی کوردستانیان لە بەشای جۆرە جۆرە سەرکوب کردووە بەڵکو وەک بە خۆیان دێڵە خەریکن پەیامێکی ئاشتی بۆوانە ئەنێرن. ناوڕۆکی ئەم کۆنگرە چییە؟ هەدەفی لە گرتنی ئەم کۆنگرە ئەبێ چی بێت؟ من پێم وابێ بۆژوازی کورد گەیشتوتە مەقتەعێک بە قەولی بڕێک لە تەحلیلگرانی خۆیان ئێستا ئاقڵتر چاو لە ڕەوەندە کارەکەن. بەم مانایە ئەمان هەموو کەسەزانێ حیزبی ناسیۆنالیستە کوردەکان هەموو وانێک ئێستا تێدا بەشدار بوون چه ئەوەی بڕێکی خستو و چه ئەوەی کە لەگەڵی کەوتووە هەمووی ئەمانە لە مێژووی تاریخەوە کەڵکیان لە مەسلەی نەتەوایەتی و ستەمی ملی وەرگرتووە بۆ ئاماجێکی دیکە بۆ بەشداربوون لە دەسەڵاتی ئابووری و سیاسی و ئیداری ئەو وڵاتانی کە تێدا بوون.
لإيران هروا بووە لە تورکیا هروا بووە لە عێراق هەوا بووە ئەمە هەدەفەکەیان بووە لە هەر کاتێک بەم هەدەفیان نزیک بوونەتەوە حتى ئەم مەسئلەی لا بەرنیستەمینەتەوەیەتی زۆر بایەخێکی نەماوە بۆ ئەوان دەنەتیجە ئەوان بە هەدەفەکەی خۆیان گەشتون بۆ نمونە دەڵم ئێستا لە کوردستانی عێراق ناسیۆنالیزمی کورد بۆ پەڕی ئامانجێکی خۆی گەیشتووە دەسەڵاتی تەواوی هەیە سەمینەتەوەیەتیەک لە کارێدانێ بە معنایە لەوێ حکوومەتێکی تەواو مەعنا هاری سەرمایەداری حاکمە شەو ڕۆژ هەر ئەو خەڵکە کوردی کە قەرارە ئەم کۆنفرانسەژی ئەم کۆنگرێژ بەناوی ئەوە بەرگوزارەوێ هەر لەو کۆمەڵگایە هەموو ڕۆژێ خەڵک لە برسێتیاتیاچن ستەمێکی یەکجار زۆری چینایەتی وجودی هەیە بەحسەکەت پێ بڕم باشە بە بڕوای ئێوە ستەمی ملی لە ئەو بەشە لە کوردستان ڕەف بووە ئەی باشە جەریانی حەقەی شوبات و دەنگی سەرا و دەنگی سەر شەقام بۆ دروست بوو من هەردەمێست ئەوە بڵم وەختێک کە لە شوێنێکی وادا هەتا ستەمینەتەوەیەتی ژنیە لە دەرنەتیجە دەبێت ئەوە تێبگەین ئەو ئاڵایش کە ئێستا کۆنگرێوێت پێشەوە ئاڵایەکی فریبکارانە درۆیە بەناوی دابرنی ستەمینەتەوەیەتی و حەلی مەسئلەی کورد نییە بەڵکو دەیەوێت شتێکی دیکە تەمین بکات دەنا هەر وەک چۆن باسم کرد لە کوردستانی عێراق ستەمە نییە هەر وەک چۆن تۆ نمونەکە تێناوە هەر لەو کوردستانی کە ستەمینەتەوەیەتیشتەوە بووە خەڵکی برسی و هەژار و کەسانێک کە ئازادی زۆرتیانەوێت ژنێکە دەیەوێت ئەم ئامارەی کە لەسەر یانە 8,000 و 10,000 کە لە ئەرزی 10 ساڵە لە کوردستانی عێراق کوژاوە ئەم بواردە ناحەزە زدی ئینسانیە نەمێنێت ئەم خەڵکی ئێترازیان کرد و هەر حکوومەتە کوردی کە بەلای کوردی و خەریکە کۆنفرانسی ملیەگرێت ئەوانی کوشت لە خیابانەکان هەروەی کە حکوومەتی تورکی بکە هەروەی کە دەوڵەتی سووریە کردی پێشوو یا ئێستا یا حکوومەتی جمهوری ئیسلامی دەیکە بەس دەرنەتیجە هەدەفی ئەوان ڕاستە بەناوی کێشەی مەسئلەی کوردی وە چونمە کاتێکە بەدەستیانەوەیە ظاهرە دەڵێن کوردەکانی متحد بن یعنی دەیانەوێت شتێکی فریبکارانەی تێدایە خەڵکێک کە گوێی لەم قسانەیە زۆر باشە ئەم حیزبانەی یەک بگرن ئەم حیزبانەی متحد بن چوزانم کاری یەکگرتوو بکەن کێشەیان نەبێت لەناو خۆیانە یعنی پەرچەمێکی فریبکارانەی وا دەگرن خەڵکیش بە تۆری تیبعی پێی خۆشە ئەحزاب یەک بگرێت بەڵام وەختی دێست ناو سیاست وەکو ئینسانی سیاسی وەکو کەسێک کە چاوی مێژووەکەی وەکو حیزبێکی بەرپەرس چاو لە پشت پەردەی ئەم سناریۆ دەکەی مەسەلەکە هەروە نییە مەسئلەی کورد حەلەبی یا کوردەکان یەکەگرێت هەروانی کە ئێستا یەکیان گرتووە لە مێژوودا بە هەزاران کەس لە یەکتریان کوشتە و جووی یەکتریان بڕیوە وەخت بێت تەردی لە داهاتوشدام ڕووداوە ڕووەدا مەسەلەکە ئەمەیە ئەمانە دەیانەوێت لە ئەوروبۆرهای ئەوڕۆی دنیادا مەسەلەی میسر ڕووەدا مەسەلەی اتفاقاتی دیکە ڕوویداوە ئێستا سووریە دەبینن حمایەتی ئەمریکایان بەبێت تەردید حمایەتی ئەمریکایان گرتووە لەم کۆنفرانسەدا چۆن ئەم کۆنفرانسە بگرن زەمان وەک باسم کرد زەمانەتی ئێرانیان وەرگرتووە جمهوری ئیسلامی پێی کردووە وتوێتی بە یەک شەڕ ئێمە حمایەتێک لەو کۆنفرانسە یەکەم لەو کۆنگرێ دەیگرن لەسەر مەسئلەی کورد جمهوری ئیسلامی محکوم نەکەن و دوو هەر سیاسەتێک داهێن هیچ شتێکی دژ بە جمهوری ئیسلامی ئەم کەسانی کە یعنی تەنها حکوومەتی مرکزی ئێران مورد خەتابەدا یا حکوومەتی مرکزی سووریا و تورکیا شەگرێتەوە هەمویان بە قەولی ئەمە هەمیە گرێتەوە بەڵام هەر کەم لە حکوومەتدان شەرتی خۆیان بۆ داناوە ئەمە شەرتی جمهوری ئیسلامی قبولیان کردووە ئەو کەسێک کە چۆن ناو ئەم کۆنفرانسە دوایە بۆ خۆی دوای کۆنفرانسەکە بەتایبەت دوای ئەچینە سەر کۆبرەگ لە کۆمەڵانەوەمانە قسەی چیەکەن باسیەکەین بەڵام ئەوەی چۆتنەوە کۆنفرانسەوە ئەم شەرتانەی قبول کردووە ئەوڵین لە ئفتتاحیەی مەسئولی بازرگانی ڕاگەدراوە کە هەدەف لەم کۆنفرانسە بە قەولیە و پەیامی ئاشتیە بۆ دنیا بە قەولی ئەو خەڵکانی ناوچەکە بەڵام لە ئەساسە پەیامی ئاشتیە بۆ حکوومەتە مەرکەزیەکان بۆ حکوومەتانی کە تا ئێستا بارانی ستەم و چۆسانەوە بوو لە کوردستان ئەمان دیارەوێت بۆوان بڵێن ئێمە کاتێکمان بەدەستێ بەرین مەسەلەی کورد ئاڵوگۆڕێک لە ناوچەکە ڕوویداوە ئەوە لە کوردستانە بە هاوەکو بۆژوازی کورد و سەرمایه‌داری کورد و حیزبی ناسیۆنالیستی کورد دەسەڵاتمانەیە لە ئێران بەشێک لە ناسیۆنالیزمی کورد لە مێژە لەوە گەرە بڕێکیان دەمدی و مەرزەکە دانیشتن و بە یەکی تێرادێک پێشمەرگ و چەکدارەوە دۆڵێکیان گرتووە بەڵام ئەساسی بەشێک لە ناسیۆنالیزمی کورد لە مێژە لەگەڵ جمهوری ئیسلامی لەدایک بۆ هەر ئێستا لەگەڵ جمهوری ئیسلامیە کارەکەن ئەمانەش زۆر لە مێژە ئەم پرۆژەی بە ئیسلاح سوڵحیانە لە تورکیا بینن سیاسەت و پەرچەمی و جەلان و ئەم بە ئیسلاح ئاتش بەسەر کردیان پەیامێکی ڕۆشنە بۆ حکوومەتی مەرکەزی تورکیا ئەوان ئەم مەجموعە ئەم مۆزوعە ئەبینن پێیان وایە هەلومەرجێک هاتە پێشەوە کە دەکرێت لە کاتی کورد استفادە بکەن بۆ وەرگرتنی ئیمتیازی زۆرتر یەک مەسەلە لێرە یەت ئاراوە ئەمە یەکەم تەجروبە نییە کە
لەلایەنی ئەحزابی کوردیۆ فەراخان ئەدرێت و لە دەوری یەک کۆبنەوە. ئەگەر وایە بە بەڕاستی بەرژەوەندی خەڵک دۆمباڵەکەن بۆ ئەو فەراخانە کە پێشتر ئەو فەراخانانەی کە پێشتر دراوە بۆ بە نەتیجە نەگەیشتووە. لەبەر ئەوەی کە هەمووی ئەوەی کە عەرزم کردی ئەم کارتی کورد بەدەستەوە گرن بۆ منفعەتی خۆیان، مەسەلەکە منفعەتی خەڵک نییە، مەسەلەکە وەختی ئەمەنیە تو ئەکرێ لە هەنگاوێکی ئەووەڵە بەشێک لە کۆمەلگا بە ئیسلام ڕاکێشی بەدەوری خۆتە خەڵکەکە چەپڵەت بڵێدەن بڵێن ئافرین ئەمانە خەریکن یەکەگرن، بەڵام ئەم خەڵکە ناتوانێت ئەو ناوەڕۆکی مذاکراتی پەنهانی کە لە پشت ئەم قەزیەوە ئەلوژیە ببینێ بەتەواوی متوەجێ یا بەشێک لەمە ئاگایان لەمە نییە. گرتنی کۆنفرانسێکی وە دەبێت بە تەییدی خەڵکانێکی دیکە حکوومەتی مەرکەزی گەیشتێتە ئەمان ئەتوانن کۆنفرانسێکی وە بە ئیسرائیل هەولێر بگرن. دلیلەکەی ئەمەیە وە بۆیە کۆنفرانسی وە لەگەڵ کۆبوونەوەکانی تر حەول و تەقەلایەکە بۆ کەمکردنەوەی کێشەی ناوخودی ئەم حیزبانە لەگەڵ یەکتری، بۆ کەمکردنەوەی حەول و تەقەلایەکە بۆ ئەم مەسەلەیە و ئەم کێشەیەکە ناو ئەمانیشایە کێشەیە نییە کە پەیوەندی بە کۆمەلگاوە بێت. لە واقعا کە بەرژەوەندی خۆیان دۆمباڵەکەن. دقیقاً بەرژەوەندی ئەم ئەحزابانە لەگەڵ یەکتری کامل لەگەڵ یەکتری نزیک بن. تۆ ئەلان تۆ بچێ پای هەر ئەم کەسانی کە هەڵیان ژاردەوە بۆ گویا 21 نەفەر بوو بوو هەمووی ئەمانە معاملە کراوە، هەمووی ئەمانە معاملە کراوە بە عاملەیەک ئەساساً سەری ئەم مەسئلەیە بینی پارتیە لەگەڵ PKK ئەساساً معاملەیەکە بینی ئەم دوانە بۆ دوای هێزی سوومیان یەکێتی نیشتمانیە جۆرێک ئارایشیان داوە بەم کۆنفرانسە، جۆرێک بە ئیستلا کۆمیتەی 21 نەفەریان هەڵبژاردووە کە بە جۆرێک دڵی هەر کام لەم سێ هێزە تەمین بێت. دەبێت ئەم سێ هێزە تەمین بێت بۆچی؟ بۆەوەی هەر کام لەم هێزانە خەریکن بەرژەوەندی خۆیان تاقی بکەن. یەکێتی نیشتمانی بە دەرەجەیەکی زۆر پەیوەندیی نزیکتری هەیە لەگەڵ جمهوری ئیسلامی کە بە جۆرێک بتوانێت ئەم پەیوەندی لەگەڵ جمهوری ئیسلامی هەروە بە قووەت ڕابگرێت. پارتی لەگەڵ تورکیە ئەم پەیوەندی وجودی هەیە و دەیەوێت جۆرێک سیاسەتێک بێت پێشەوە هێزی خۆی بەهێزکە لە پەیوەندی لەگەڵ ئەوان پێشا هەروە سیاسەتێکی گەشتە پێشەوە دەوێت لەم تاریخی ئەم سیاسەتی بەئیست لە ئاشتی خوازانەوە ئیمتیازاتێکی دیکە لە تورکیە وەرگێ و لەم ڕێگایەوە نەخشێکی زۆرتر لە سووریە ئیفا بکە. ئاساساً ئێستا تەحولاتی سووریا 80% تەحولاتێک بەدەست PKKەوە دێت و دەچێت و دەگوزێت. بەبەستم وایە ئەم سێ هێزە دەیانەوێت لە پەیوەند لەگەڵ دەوڵەتایە کە خۆیان پەیوەندی ئابووری و بە ئیسلا دیپلۆماتیکیان هەیە لەگەڵیان باقی حیزبایەکی کوردی دیکە لەناو خۆیانەیە بیخەنە ژێر سێبری خۆیانەوە و هەدەفەکەی خۆیان تەمین کرد. ئەم هەدەفەکە تەمین بێت وتم بە هەر دەرەجەیەک لە ئەفکاری عمومیەوە لە سەتی بینالمللیەوە خەڵک پێویست بێت ئەمە کورد مەسئلەی کورد زۆرتر مەطرحە، مەسئلەی کورد زۆرتر هاتووە پێشەوە. ئەمە لەم بینەدا ئەوە نییە کە سبەی ڕۆژێک خەڵکی کورد لە ژێر ستەمی نەتەوایەتی بە فەرز لە ئێران نەجاتیانە بێت. پێچەوانەکەیەتی ئەحزابێک کە هەدەف و ئیستراتیژیکی دیکەیانەیە خەریکن بەنێوی خەڵکی کوردستانەوە ئیمتیاز وەرەگرن لەو دەوڵەتانی کە لەگەڵیانە. مێژووی هەرکەم لەم حیزبانە بۆ خۆیان دیارە لە بڵێن لە هاتنە سەرکاری سیستم و دەسەڵاتی جمهوری ئیسلامی و ڕێکەوتنە ژێربەژێرەکانی لایەن و ئەحزابی ناسیۆنالیستی ئێرانی و دواتر لە کوردستانی عێراق لە دوای ڕاپەڕینی خەڵک شەڕی 7 ساڵەی حەزبی یەکێتی و پارتی دواتر یەکێتی و پارتی لەگەڵ پەکەکە لەگەڵ ئەمان و هەروە ساخت و پاختهایەکە لەلایەنی دەوڵەتی مەرکەزی و خودی پەکەکەەوە وجودیە. تەواوی ئەمە ئەحزابانە دیارە بەرژەوەندی تاکە کەسی و وەکو ڕابەر و سەرکردە و دواتر بەرژەوەندی حیزبی دۆمباڵەکەن. بەڵام لەم نێوانەدا سازمانی کوردستانی حیزبی کۆمونیستی ئێران کە خۆی بە حیزبێکی پێشڕە و کۆمونیست و هێزێکی خەڵکی ئەزانێت ئەویش لە لیستی ئەحزابی بەشداربوو لە کۆنگرەی نەتەوەی کوردە یا کۆنگرەی ملی کوردشێکی لە بابەتانە. ئێوە نەزەرتان چییە؟ ئایا بەواقع حیزبی کۆمونیست ئەتوانێت بە ئەم شعارانە و بەم ڕابردووە کە باسی لێ ئەکات بڕواتە ئاواها زەرفێک و لە زەرفێکی وا خۆی تعریف بکاتەوە؟ من بەش نظری شخصی خۆم بەڵام منی زەرخەیەک لە کۆمەڵە نێوکارێک کردووە. دلیلەکەی وێ پێم وایە کۆمەڵە لە بەستەرەدا زندگیەکە، کۆمەڵە لە بەستەری ناسیۆنالیزمی کوردە زندگیەکە، کۆمەڵە فقط پۆزی چەپی ناو ئەو بزوتنەوەیە ئەگرێ بە خۆی وەیە
لە باشترین حاڵەتە تەناسب بکارێت پێشەوە حەڵ جناحی چەپی ناسیۆنالیزمی کوردە بەم ئێعتبارە من شەخسەن ڕەخنەیەکم بە کۆمەڵە نییە ئەگەر بۆچی ئەم کاری کردووە مۆتا ئەگەر وەکو کۆمۆنیستەکان چاو لە مۆزوعاکەی ئیرادی قەزیەکە بێ یا حەساسیەتێک هەر کرێکار و کۆمۆنیستی دەبێ بە بەشداری کۆمەڵە سازمانی بە ئیستیلاح حیزبی کۆمۆنیست لەو ڕەنگەیەوە ئیراد لەوە بگرێت ئەویژەوەی ئەم سازمانە بە ئیستیلاح سیاسەتی شتۆری دۆلای هەیە لەلایەکەوە پۆزی چەپ لێدا و بەناوی کۆمۆنیزم و کرێکار و زەحمەتکێشی کارەکە مەسەلەن لە خارجی کیشوەر لەگەڵ حیزبە چەپەکان دێت و دەچێت و لەگەڵمان هەڵسو کەوتی هەیە بەڵام کە دەچێتەوە ناو دەریای فریوکاری و هۆقەبازی ناسیۆنالیزمی کورد دقیقاً نەبزی قەلبی سیاسەتهای ڕەهبەری کۆمەڵەی حیزبی کۆمۆنیست هەر ئەو نەبزەیە ئەساساً کەمە فەرز کۆمەڵەی ئەڵای مەحمەدیە کۆمەڵەی عومەری خانی زادەرێنە ئەویش بریتیە لە ئەم ئامانج و هەدەفانەی کە پێی وایە خەڵکی کورد لە نەزەر ئەوانەوە لە چوارچێوەی ئەو نەما ئیتحادانەوە بە نەتیجەکە تۆ ئەگەر ئیتلاعیەی تازەی کۆمیتەی ناوەندی کۆمەڵەتان تەوەجه کردێت بە ئاشکرا ئەمەی تێدایە لێرە ڕێگایەکی هێنیشتێتەوە بۆ دەربازبوونی بەیانی بۆ دوڕۆژ و ئەوەی ڕسواییە کە ئێستاییکە ڕێگایەک بێنەوە بۆ دەربازبوون هاتوو شەرت و شروعیاندانەوە شرطیانەوەیە کە بە فەرز لەگەڵ حکوومەتی مەرکەزیەکان چ دەکەن سازش نەکرێت باشە ئایا قەوارەی ئەوەیان هەیە لە بەرامبەر فراخانداهەندەی ئەم کۆنگرەکە شخصی مەسعود بەرزانی و هەروە حزبی دموکراتی کوردستانی عێراقا قەوارە و وەزنی ئەویان هەیە کە بتوانن تعیین تەکلیف و شەر دابنن یانی جوامێکە درێتەوە بەد من ئەسڵم معلومە ئەم قەوارە و وەزنیان نیە بەڵام بەحسەکەمەوەیە ئەمان ویستیانە ڕێگایەک ببینەوە دەربازبوونی خۆیان لە کاتێکە کە پرۆژەیە شکستەخوا بڵێن ئێمە ئەم قسانەمان کرد بەڵام من ئەوەڵ تۆزیحەمدا ئەم پرۆژەیە سیاسەتەکەی ڕۆشنەمان قبولیان کردووە وەختی تۆچی ناو کۆنفرانسێکەوە ناو مەجمەعێکەوە مەسعودی بارزانی دایانیشێ بۆم ئەحزابانە ئیستراتیژیەکەی دیاریەکە و ئیستراتیژیەکەی زۆر ڕۆشنە بە قەولی ئەو ئیستراتیژی سۆلح و ئاشتی و دۆستایەتی لەگەڵ ناوچەکە و لەگەڵ دەوڵەتانی مەرکەزی حزبێکە ئەچێ ئەمە لێوە شرکەتەکە کەسێک لە ئەفرادەکەی ئەبێ بە عضوی کۆمیتەیەکە هەڵدەبژێرێت لێ ماناکەوێت و ئەم ئیستراتیژیە قبول کردووە دوای بێدەرەوە ئیتلاعی بێدەرەوە خۆت ڕادیکال نەشان بدەی پوچە فریبکاریە خۆڵکردنە چاو کرێکار و زەحمەتکێشە ئەم خەڵکە و هەر کۆمۆنیستی بەنظرێ هەر ئەندامێکی واقعاً کۆمۆنیستی ناو کۆمەڵە ئەگەر ڕۆشن بێ بە سیاسەتێکی کۆمۆنیستی دەبێت هەر ئێستا یەخی ڕاهبەرێکی کرد لە تۆ چووی لە گاوانی شاری بارزانی هەڵپەڕێوی لە کۆنفرانسەکە شرکەتت کردووە سیاسەت و ئیستراتیژیەکەت قبول کردو ئێستا کە هاتوویەتە دەرەوە نەفەرێک شت بۆ بە ئەندامی کۆمیتەکەی یعنی ئەم ئیستراتیژیەت قبول کردووە تۆ ئێستا هاتوویەتە دەرەوە شەرت و شروط دانێ بە فەرز بەجێ ئەوەی مانگی ئاگۆست کۆنفرانس نەگیرێ مەسەلەن دوو مانگی تر دوایی بخەنەوە مەسەلەن ئەری جمهوری ئیسلامی یا فڵان دەوڵەتی دیکە سازش نەکرێت تۆ پێش بەبێ ئەم قەید و شەرتانە چوو شرکەتت کردووە قبوڵت کردووە دەنەچێت خودی کۆمەڵە زۆر بچووکترەوە و بەتایبەت وەختی سیاسەتێکی واگرێت ئەگەر کۆمەڵە سیاسەتێکی کۆمۆنیستی بگرتوایە ئەگەر لە وەکو جەریانێکی خزمەتی نەکردایە بە پرۆژەی ناسیۆنالیزمی کورد بۆ فریوکاری خەڵکی کوردستان و وەکو حیزبی حکومەتی سیاسەتی کە ڕۆشنتری بووایە لەلاوە بێستابە یعنی لەلاوەی ئەم پرۆژە زیدی مردمیە بەنظری من کۆمەڵی توانێت ناشکی مواسرتری بێت کۆمەڵە لەگەڵ جەریاناتی دیکەی کۆمۆنیستی سیاست و استراتیژی نەک استراتیژیەکە مەسعود بارزانی بۆ دیاری کردو بەڵکو سیاست و استراتیژیەکی مستەقلی کۆمۆنیستی ئازادی خوازانە هەم بۆ ڕەفعی سیستەمی ملی هەم دژ بۆ حکوومەتی مەرکەزی هەم ڕابەتی خەڵکی کوردستان و لەگەڵ خەڵکی باقی وڵاتەکانی تر و یا جملە لە ئێران لەگەڵ خەڵکی ئێران ئێمە چ بکەین سیاستمان بۆ سەرنەبوونی بەبێ قەید و شەرتی جمهوری ئیسلامی چییە ئەگەر لەگەڵ جەریانێکی وا ئێستابایە قەتعەن وەزنی زۆرتر بوو قەتعەن ئەوە ئەم کۆنگرێ و ئەفراد و سازمانێکە تیان شرکت کردووە کەتر ئەیانتوانی فریوکاری بکەن کەمتر ئەیانتوانی ئەو سیاست و ئیستراتیژی خۆیان بەرنە پێشەوە بەڵام ئێستا هەروەگوتم نەتەنیا کۆمەڵە توانایی و وەزنی هیچ ئاڵوگۆڕێکی لەگەڵ ئەمەدانە بەڵکو بەم کارەی ئەگە ئێعتبارێکیەیە ئەگە خەڵکێکیش بەگوێی بە قسەیەکە ئەم خەڵکەی دەست بەسراوی بەدەست بەسراوی بە نەزەری من خستۆتە ناو پرۆژەیەکە پرۆژێکی ئرتجاعی و پرۆژەی ناسیۆنالیزم و بۆژوازی کوردە کە هیچ منفعەتێکی بۆ خەڵکی کوردستان لە ئێستا لە داهاتووە ناتوانێت تێدابێت. لە یەکێک لە بەندەکانی بەیانیەی ژمارەیەکی کۆمیتە مەرکەزی
کۆمەڵە باز لەواکە کە ناوەڕۆکی یەکێک لە بەندەکانەوەیە کە ئێمە ئەمانەوێت هەدەفمانەوەیە کە بەشێک لە ساخت و پاختی لایەنی ناسیۆنالیزمی کورد ڕووبخەین و ڕسوایان بکەین و بزانین ساخت و پاختەکانیان چییە بەڕاستی ئەم شتیان پێ ئەکرێت یا تحلیلی ئێوە لەسەر باسم کرد ئەمە دیپلۆماسیەکە کۆمەڵە لێیە یعنی لەگەڵی گەورە بۆ ئێمە ئاشنای بە سیاستایی کۆمەڵ و ڕاهبەری کۆمەڵە لە بابەتەوە حیزبێکان و باسم کرد وەختێک پێش ئەم ئیتلای ژمارە 1 و 2 و هەر چەندێکە لە داهاتوو بیدەنە دەرەوە ئەچێت دەست بەستراوی ئیستراتیژیە قبوڵەکە بە قسەکانی بەعدی لە نەزەر منی کۆمۆنیست و کرێکارە و پوچە تۆ چێت تەسەور کە من مقایسە بکەم جمهوری ئیسلامی ئەنواعی جناحیەیە انتخاباتە ئەباتە پێشەوە بەشێک لە ئۆپۆزیسیۆن حەول لەدەم پیان وایە ئەکرێ لە ڕێگای ئیسلاحات و کۆمەڵکردن بە جناحێکی جمهوری ئیسلامی بەفرە جمهوری ئیسلامیکی دیکە لەدایک بێت جمهوری ئیسلامی ئارامتر بێت ڕامتر بێت بە کارێکی ئێعدام کەمتر کە چی ئەمە هەدەکرێن بەڵام هەم ئەکسەرەتی خەڵکی ئێران هەم ئێمە وەکو کۆمۆنیستەکان و هەموو ئازادی خوازان ئەم بازیە پوچە جمهوری ئیسلامی پەیکەرێکی واحدە چ ئیسلاح تەلەب چ غێری ئیسلاح تەلەب چ ڕوحانی چ هەر کامێکە بێنەسەرکات جمهوری ئیسلامیەکە کە وجودی هەیە ناکرێت جمهوری ئیسلامی چوارچێوەکەی تەغییر بدات جمهوری ئیسلامی فقط بە سەرنەبوونی ئەتوانێت ئاڵ و گۆڕ لە ئێرانە پێک بێتەوە ئەی نێمەش بۆ ناسیۆنالیزمی کورد وایە تۆ ناتوانانی بە خەڵکی کوردستان بڵێ من ئەچم لە ناو ئیسلاحات لە ناو ئۆرگانێکە پێ دەنم کە تۆ یەک نەفەری لە 21ەکە ئیسلاحات پێک دێنم بەڵکو ئەمانە سازش نەکەن بەڵکو ئەمانە خزمەت بە خەڵکی کوردکەن بەڵکو ئەمانە فەزاکە و جنبشەکە بە لاڕێدا نەبن ئەمانە خەیاڵاتە ئەمانە وەرەگوتن فریبکاریەکە کە بە نظری من هیچ کۆمونیستێک ناتوانێتەوە وابکەم تاسم فقط کۆمونیستی نەوەی کۆمەڵە کە کۆمونیستێکی ملیە ئەتوانێت بەم نەوە سیاستانە دڵخۆشکە یا خەڵکانێکی دەوروبەری خۆی پێفری بدە بیا خەڵکانێکی پێ متەقاعدکە بەڵام هەر چیەک بێت مطلقاً هیچ ڕەبتێکی بە سیاستێکی کۆمونیستی ڕۆشن کە دژ بە ناسیۆنالیزمی کوردە دژ بە سەرمایەداری کوردە دژ بە سیاستایەکە کە هەمووی ئەم ئەحزابانی کە لەناو ئەمەدا بوون وە کۆمەڵەش ئەزانێ و مێژووش ئەزانێ و خەڵکی کوردستانیش دەزانێ هەموو مێژویان بەشی زۆریان حتا هاوکاریکردنی ئاشکرا و ئەلەمی و ڕۆشنە لەگەڵ دەوڵەتە سەرکوبگەرەکان وان ئێستاش وایە ناتوانێت تۆ لەگەڵ جەریانات و پرۆژێکی وە پێ دوابێت ئەچی تەحەوڵاتی ئازادی خوازانەی بۆ بەنەفعی خەڵک کوردستان پێک دێنی ئەمە خەیاڵاتە بەداخەوە ئوردوگای کۆمەڵە بۆ بە زایشگایەک لە ناسیۆنالیزمی کورد و بەم سیاسەتانیش کە پەیڕەویەکەن دیارە ڕێگە ڕاکردنێک یا ڕێگە دەڕەوێت بۆ خۆیان ئەدۆزنەوە کە دواڕۆژ ئەگەر ئەو بەرژەوەندیارێکی ویستیان دنباڵی بکرد بە نەتیجە نەگەشت بڵێنەمە هەدەفمانەوە بووە لە بەیانی ژمارە یەکەمیش کە دامانەتە دەرەوە یەکێک لە بەندەکانیەوە بکە لایەنی ناسیۆنالیزمی کورد ڕسوا بکەین بەڵام بە قسە و وتەکانی ئێوە حزبی حکومەتیست سیاسەتی ڕۆشنی هەیە بەرامبەر بە کۆنگرەی نەتەوەی کورد و مخالفیشێت بە هیچ شێوەیەکیش بەشداری ئەو کۆنگرە ناکات بەڵام ئایا تەنها مخالفەت و بەشداری نەکردن ئەتوانێت ڕێگە چارە بێت یا ڕێگە چارە و سیاسەتی حزبی حکومەتیست بەرامبەر بە مەسەلەی کورد و حەلی کێشە و مەسایلی کورد لە بەشەکانی کوردستان و بەگشتی حەلی مەسەلەی ملی کورد و دواتر لە خودی کوردستانی ئێران لە باسەکانە باسکرا ئێمە پێش هەر شتێک بەنظرم کەسێکی گوێ لە قسەکانی ئێمە دەبێت ئەوە بزانە بۆ مخالفی بۆ دوایەوە بزانە ڕێگە حەلی ئێمە چ مخالفەت ئێمە لەسەر ئەوە نییە کە گلەی ما بێ بۆچی حیزبان لەگەڵێک تێکۆ ئەحزابێکە مربوط بە یەک بزوتنەوە لە نظریمەوە یەک ئیستراتیژیانەیە هەموو یوانێکیدا شرکەتیان کردووە متعلقاً بە چینی سەرمایەداری کوردستان هەر کەسێکیش دەیەوێت ئیسپاتی بکە ئەوەڵین ئیسپاتی حاکمیەتی ئێستای ناسیۆنالیزمی کورد لە عێراق ئەوانەی کە ئەسن لە پرۆژەدا شرکەتیان کردووە دەیانەوێت ئەم سناریۆ بجۆزنەوە بۆ ئێران ئەیانەوێت ئەم سناریۆ بجۆزنەوە بۆ سووریا ئەیانەوێت بیبن بۆ تورکیە بیبن بۆ تورکیە و ئەمە هەدەفێکە تاقییەکە بەم دەلیلە ئێمە مخالفی ئەم جۆرە دەسەڵاتی چونکە ماوەیە دەسەڵاتی خەڵکی کوردستان کرێکاری کوردستان زەحمەتکێشی کوردستان ئەو خەڵکی کە گیانی فەدا کردو ئەو خانەوادانەی کە مناڵان و کەسوکاریان لەدەستداوە ئەو خانەوادانەی کە قوربانیان داوە کەسوکاریان لە زیندانەکان ئێستا دەرزێن بۆ ئەمە نییە بۆ ئەمە نییە ئێستا سەرمایەدارانی کورد بێن لە سولەیمانیە و لە دیاربەکر و لە هەولێر و لە سپەی ڕۆژێ ئێستا لە مهاباد دەسەڵات بەدەستەوە بگرن
بە هەزاران کرێکار بێن کوردستان ئاوادان بکەرەوە زندگی کۆمەلگاکە بچەقێنن بەڵام سبەی ڕۆژێ هەروە بێبەش بن هەروە بەشخراو بن بێحقوق بن مناڵیان بچێ لە خیابان واکس کێبدا و زندگی بکەن و جەمێکی دیکە بن بە ئاغا و سەرمایه‌دار بەسەر خەڵکی کوردستانەوە خەڵکی کوردستان ئەمەی بۆ دەبێت کەی لە کوێی تاریخ مێژووە خەڵکی کوردستان ئەمە ئاواتی بووە کۆگەر ئەمە ئاواتی بێ لەگەڵ جمهوری ئیسلامی بۆ شەڕمانە کرد ئەمانتوانی بکەوینە دوو ئیسلاح طەلەبانی کورد و کە پێشتر پێشمەرگەی موسڵمان بوون هەروەیان نەویست ئەمانتوانی لەگەڵەوە بین ئێستا لەگەڵ جمهوری ئیسلامی شەڕێکمان نەبوو ئەچووینە بووینە نمایندەی مەجلیسی جمهوری ئیسلامی و ئەوانەی کە ئێستا لەگەڵ جمهوری ئیسلامی هەموو سەرمایه‌داری کوردستان و مشکلێکیان لەگەڵ جمهوری ئیسلامی ئەو بە قەولی بە معنای مەسلەی کورد حەلە بوو بەڵام کێشەکە ئەمە نییە کێشەی کوردستان لە عینی حاڵە ستەمێکی واقعی ملی هەیە بەڵام فەقەت ستەمی ملی نییە هەر حیزبێک هەر شخصیەتێک پێی وایە معتەزلی جامعەی کوردستان فەقەت ستەمی ملی و کێشەی ملیە حیزبێکی کڵاوبەردارە جامعەی کوردستانی وەکو هەموو کۆمەلگایەکی ئەم دنیایە وەکو کۆمەلگای تورکیە وەکو کۆمەلگای سووریا وەکو کۆمەلگای عێراق و ئێران کۆمەلگایەکی تەواوەت تەبەقاتیە لەم کۆمەلگایە ئارەزوو ئامانجی متفاوت هەیە هیچ کرێکارێک هیچ ئینسانێکی زەحمەتکێش کە 90% کۆمەلگای هەموو کوردستانەکە تشکیل دەدەن هیچ وەختێک بەرژەوەندیان لەگەڵ کابرای سەرمایه‌دار و مەلا و ئاغا و دەرەبەگ و زاڵمی کورد نەقەت یەک بۆ قەت ناتوانێت بچێتە جۆگەرەیەکە و مەنفەعەتە بەدەنەتیجە ئەم دوانە ناتوانن ئەم دوو چینە یەک سیاسەتیان بێ حتا بۆ حەلی مەسەلەی کورد بۆ مەسەلەی ستەمینەتەوایەتی یەکی لە مخالەفەتەکانی ئێمە ئەوەیە کە ئەم کۆنگرەیە ئەم ئامانجەی خەڵکی کوردستان لە هیچ بەشەکانی ناتوانێت تەمین بکات ئەمان بە نێوی فەقەت ستەمی ملی خەریکەوە ئاڵایەکیان کردوتە پێش ئێمە ئەم تەجربەی خەڵکی کوردستان وایە ئێمە بەڕۆشنی زانین ئەم ئاڵایە درۆیە ئەمە یەکی لە مخالەفەتەکان دوو پێمان وایە ئەمانە بە دوی بەرژەوەندی سیاسی خۆیانەوە وەکو ئەحزابێکە لێوەکەوە بوون ئەوەڵ باسم کرا کە ئەم حیزبانە بە ئێستا نەقشی کلیدی هەیە مەنفەعەتی خۆیان چییە؟ اقتصادیان بەرنە زۆرتر پارەی زۆرتر لە دەوڵەتانەوە دەکەن بۆ لە پێناوی چیدا لە پێناوی ئەوەدا شەرتی هەر کام لە دەوڵەتانەیان قبول کرد و ئەمە پێمان پێ کۆنەپەرستیە پێمان دژی پێمان زەردی ئینقلابیە پێمان دژی ئەو تەلاش و خەبات و دەرد و ڕەنجەیە کە خەڵکی کوردستان تا ئێستا کێشاوێتی بۆ ئازادی بەرابەری سێ ئەم پرۆژانە بەبێ تەردید پشتیوانی و تەییدی ئەمریکا و ناتۆی پێوەیە بارزانی و هیچ کەسێکی دیکە ناتوانێت بێت لە ناوچەدا لە فەزایەکی وادا کۆنفرانسێک بگرێ ئالەنی ئاشکرا بە فەرز کەزانی وەکو ئەمریکایی و ناتۆمان ئاگانێنەوە بە تەییدیمانەکەوە هەر حزب و سیاسەتێک پشت بەم ناتۆ بە سیاسەتەکانی ئەمریکا دەستێ پێمان حزبێکی کۆنەپەرستە دووەدژی خەڵکی کوردستانە چوارم ئەم حیزبانە چاویان بڕیوێتە ئیستراتیژیەک کە ئیتفاقاتی ئێستا لە سووریا ڕوویداوە پێیان وایە دەبێت لە ڕێگای ئاڵوگۆڕێکە لە ناوچەکەدا پێکاتووە تا بە پای ناتۆ ئەمریکا پێش بە ئاڵوگۆڕ و ئێحتراز لە خوارەوە بگرن هەروەی کە لە سووریا خودی کوردستانی ئێران سەرکوبیان کرد خەڵک نەڕژێتە خیابان ئێحتراز نەکە بەڵکو لە ڕێگای میلیشیا و لە ڕێگای مەعاملە لەگەڵ دەوڵەتە مەرکەزیەکانەوە ئەمان بچن دەسەڵاتی بەشدار بە زۆرتر لە حکوومەت و دادسەڵات ئەمە دەبێتە هۆی یا خاڵە سەرەکیەکانی مخالفەتی ئێمەیە لەگەڵ ئەم کۆنفرانسە بۆیە پێمان وایە ئەم کۆنفرانسە لە پێناوی بەرژەوەندی هیچ کام لە بەشەکانی کۆمەلگای کوردستان نییە حتا بۆ چارەسەری مەسەلەی نەتەوەیەتی ناتوانێتەوە بێ ڕێگە حەل ئێمە چێ ڕێگە حەل ئێمە ئەوەڵی شت ناوتن بەم کارانەیە ئێمە پێشی وەختی خۆشی نامان کورد بە بەرە فەرقی چییە بەرەیەکە تشکیل دەدەن لە کوردستانە کارێکی ناسیۆنالیستی سەرمایەدارێکە هیچ ئامانجێکی نییە و هیچ دەرد و ڕەنجێکی لە ژیانە نییە بەغیر لە ئەوەی پەرچەمێکی نازانم سێ ڕەنگی یا چوار ڕەنگی کوردی لە پشتەری هەڵواسێ و ئەما بێتە هەموو قوبلێ بێتە مەسەری بێتە خودای بۆ کەسی گوان ممکنەوە مازیێ بەڵام بۆ 90% خەڵکی کوردستانە من نییە نانە برسێتی ئازادیە بەڵام ئەو دیارە ئەو لە پشت ئەو پەرچەمەوە بەرژەوەندیەکانی خۆی ئەپارێزێت لەبەرەوەی کە هیچ کێشەیەکی نییە بۆ پاراستنی ماڵ و سەرمایە خۆشی بێگومان فەرق ناکە پەرچەمی کوردستان لە پشتە سەری دابنێت پەرچەمی جمهوری ئیسلامی هەر پەرچەمێکی تر لە پشتە سەری خۆی دابنێت بۆ پاراستنی ئەو دەستکەوت و سەرمایەیە کە بەدەستیوەیە لە واقع خەڵکی فەقیر و هەژار هەڵکردنی پەرچەمێکی تورکی ئێرانی عێراقی یا کوردستانی نابێ بەنانی سەرسفرەی و هیچ گۆڕانێک لە سیستم و نامەتیەکانی ئەو ئینسانە ناگۆڕنەوە نەشی گۆڕیوەتە ئێستا معلومە پێم وایە وایە بەڵام لە عینی حاڵە خەڵک کوردستان بەڵام لە عینی حاڵەوە واقعیەتێکەوە ئەم پرۆپاگەندەیە کە ئەمانە سوێنە دەکات
بەڵام دەکرێت بەشێک لە خەڵک بەلارەدا بەرێت چۆن جمهوری ئیسلامی پێم وانێ بۆ هیچ کەسێک ناڕۆشن لە جمهوری ئیسلامی وحشیترین جەنایەتکارترین حکوومەتە لە تاریخی دنیادا ئەگەر مقایسەیەکی تێداری کوشتەکانی لەگەڵ هیتلەر ئەکرێ مقابل مقایسەکەی بەڵام هەر لەم حکوومەتەدا هەر ئەم حیزبە کوردیانەی کە ئێستا بەشداریان کردووە حمایەتیان کردووە لە بەشای متعددی جمهوری ئیسلامی عەبدوڵای مۆحدەدی کردوویەتی حزبی دموکراتەکان هەردووکیان بەنۆبە دەورانی متعدد کردویانە پێشاک خۆی سۆمبل و ساختەی دەورانی دووی خۆرداد و بەشێک لە شاختانی جمهوری ئیسلامیە بەدە نەتیجە بەم قسەکەم وەیە ئەبینی هەر لەگەڵ جمهوری ئیسلامی چیوە ئەم اتفاقاتانە دەگوێ ئەم انتخاباتانە یاقلکراوە بەشێک لە خەڵک بە هەر دەلیەک متەواهم بوون و ئیشتباهیان کردووە چون شرکەت یان کردووە لە انتخابات یا فریویان داوە یا زۆریان کردووە یا بە هەر مشکلێک من دەڵێم لە عینی حاڵ ئەمە واقعیەتە کە جمهوری ئیسلامی کەسیفە دەبێت سەربەربوونکرێ هیچ ڕێگا حەلێک بۆ کۆمەڵی ئیسلامی نییە بەڵام بە دەلایل هەی متعدد بە دلیلی نەخش و مەنفعەتی ئەحزابی متعدد بەشێک لە خەڵک دەکرێت بەرەو ڕێگایەکی دیکە بەرین ئەم ڕێگایە کە ڕاستە خۆدش بە جمهوری ئیسلامی بێ وەری بژێڕن بکوێتە سەر حاشیەوە بکوێتە موقعیەتێکی دیکەوە لە مەوردی مەسەلەی کوردیش وایە مەسەلەی بە خەڵک کوردستانیش وایە هەر چەندێک زۆر ڕۆشن ئەم ئەحزابانە ئاڵاکەی و پەرچەمەکەی و هەمووی ئەمانە ڕەفتی بە مەنفعەتی خەڵک نییە بەڵام بەشێک لەم ئەحزابانە ئەتوانن بەشێک لە کۆمەلگا لەگەڵ خۆیان کێشە وەرزێرین کێشاویشیانە نەخشی ئێمە نەخشی جەرانێکی کۆمۆنیستی و هەر ئینسانێکی ئازادیخوازەوەیە کە مەنفعەتی چینەکەی خۆی بینە بڵێ ئەمە هەو نییە خەڵکی نەمەکەونە دوێم سیاسەت ئەم سیاسەتە شکست خواردووە پێشتر شکستی خواردووە دەورانی قیادە موقت شکستی خواردووە شەڕی ئێران و عێراق شکستی خواردووە شەڕی یەکێتی پارتی لەگەڵ شکست خواردووە شەڕی پێکاکە و بژاک شکستی خواردووە هێرشی حزبی دموکرات بۆ سەر کۆمونیستەکانی کوردستان و سازمانی پەیکار و ئێمەی کۆمەڵی قەدیم شکستی خواردووە اتحادی ئەمانە وەختی ئەچن اتحادەکەن اتحادێک بکەن بۆ ناکۆکردنەوەی ناکۆکی خۆیان بۆی خۆیان لە بحرانان لە ئەزمەدان بڕێکیان یانەوەی خۆیان هەڵواسن بە شتێکی دیکەوە خۆیان ڕابگرن ماوەی خۆیان ڕابگرن بەڵام دژ بە چینێکی دیکە دژ بە سیاسەتێکی دیکە دژ بە خەڵکانێکی دیکە ئەمە ئەوەشتە واقعیەتایە کە ببینن ئێمە دەڵێن چی بۆ خەڵکی کوردستان سیاسەتی مە زۆر ڕۆشنە ئێمە دەڵێن بەجێ ئەم پرۆپاگاندا بەجێ ئەم پرۆژانە کە لە پشت پەردە و بەرزی خەڵک و زاهران بۆ سازش لەگەڵ دەوڵەتە مەرکەزیەکانێکەوە دەبێت سیاسەتێکی ڕاستەوخۆی پێکاران و زەحمەتکێشان بگرێت ئەم سیاسەتی ئێمە زۆر ڕۆشنە ئەوەڵی مەسئلەمانەوەیە هیچ بەشێک لە کۆمەلگای کوردستان مشکلەکەی سەمینەتەوایەتی ئەمە زۆر ڕۆشن بێت لە عینی حاڵە واقعیەتێکە هەمیشە بەڕاستیمان نازیوە موجودە خۆماقەباتمان بۆ کردووە هیچ کام لەم حیزبانێک کە ئێستا لە کۆنفرانسێکی وا ئابینن نە لە نەزەر مێژوویەوە وەنە نەزەر ماهیەت و ماهیەتیانەوە بۆ نەزەر کردەوەیانە هیچ کات بەقەد ئێمەی کۆمۆنیستەکان بۆ لابردنی ڕفتی سیستەمی واقعی ملی نەکایەکردن بە سیستەما بۆ کاری دیکە بەڵکو بۆ کۆتایپێرانی هیچ کام لەوانە ئەم کاریان نەکردووە نەیانتوانی بیکەوە ناشتوانن ئێمە سادقانە حەولماندەوە بۆ لابردنی سیستەمی ملی وار حەولە دێت ئەمە سیاسەتێکمان لە عینی حاڵە بۆ هەموو خەڵکی کوردستان ڕۆشنەوە ئێمە مشکلی خەڵکی کوردستان تەنیا کێشەی سیستەمی نەتەوایەتی نییە ژن لە کوردستان سەرکوب دەکرێت بەقەت هەموو دنیا باری ئیسلامی باری نەتەوەیی باری شەرەفی باری چوزانم سنەتی مەرسەلاری کۆمەلگای کوردستان دەبێت ڕزگاری بێ ئەمە مەسئلەی ملی جوابی نادات وەقەتشی نەداوەتەوە مەسئلەی کرێکاران هەروە ئێمە دەبێت چوارچێوەی ئەمانە بگرین پێش ئێمە بزوتنەوەیەکمانەیە زۆر بە کورتی بەڵام ئەوەی کە ئەم کۆنفرانسە دیباتەکەشەوە ئالتەرناتیڤی بزوتنەوەیەکە بزوتنەوەی ناسیۆنالیزم و بۆرژوازی و سەرمایه‌داری کورد خەڵکی کرێکار و زەحمەتکێش و ئازادیخواز و ژن و ئەمانش بزوتنەوەی خۆیانێ بەنێوی بزوتنەوەی کۆمۆنیستی بزوتنەوەی کرێکاری و حیزبی خۆیانێ ئەم حیزبانە ئێمە افتخاری ئەومانەیە یەکێ لە مهمترین حیزبەکان و پێشکەوانی ئەم بزوتنەوەی لە سەراسەری مەنتەقەکە و بەطوری مشەخص لە کۆمەلگای کوردستان بۆ ئەم خەڵکە بە سیاسەتی ئەم حیزب بەرنە پێشەوە بۆ لابردنی سیستەمی ملی ئێمە ڕفراندۆم پێشنیارمان کردو لە بەرنامە موجودیەیە لە هەر وڵاتێکە هاوزیستی و هاوکاری و خەباتی هاوبەشی خەڵکی کوردستان لەگەڵ خەڵکانی بەشەکانی دیکە بۆ ڕووخاندنی ئەو حکوومەتی مەرکەزی کە سیستەمی نەتەوایەتی داستەپاندووە و دامەزرانی حکوومەتێکی چاپ ئازادیخواز سوسیالیستیکە لەسەر بنەمای ئینسان حقوقی بەرابەری شەهروەندیدا ئامەزرێت نەک لەسەر بنەمای مەسەر یان نەتەوە ئەوەی کە لە عێراق وجودیە یا ئەوەی لە تورکیە یا لە ئێران یا لە مشرکە وجودی ئەمە سیاسەتی ئێمە لەمە دابێتەوە و پێمان وایە بۆ ئەم ڕێگایە بۆ ئەم کارە نابێت پشتبەستی بە هیچ وڵاتێکی دیکەوە نابێت پشتبەستی بە سیاسەتەکانی ئەمریکاوە
نایە پشتبەستی بە سیاسەتی ناتۆ پشتبەستن بەم سیاسەتانە خۆدکوشیە بۆ کۆمەلگا بەڵێ زۆر حزب نەفعی لێرە پارە وەرەگرن بە خەڵوات ئەسلحەیان لێ وەرگرن حزبی خۆیان و دەوروبەری خۆیان پێ تیارەکەن بەڵام لەولاوە سیاسەتی دیکە بە فەساد دەکێشن مبارزەیەک بە فەساد دەکێشن ئەنگیزە و خصلەتی ئینقلابی کۆمەلگاکە بەرەو بێڕاحە دەبێت هەر دەنگێکی ئازادی خوازی خەفاکە کردویان تاریخ تاریخی هەمێوانەوە کوردستان عێراق هەروایە من مەجای ئەمانە لە نزیکەوە مدەتێکی زۆرە لە عێراق و لە کوردستان عێراقا ئاگام لێ کرێکاران بە پۆل دێن ئەوێنە کەسێکەیە لەم کۆ ئەوانەی بەشدار بوون لێرە ئەم کرێکارانی کە لێوێ دێن دەست مۆستەکانیان کۆ ئەو کرێکارانی کە دێن بۆ ئەوێنە دێن بە فریویان دەن ئەزیەتیانەکە فشاریان بۆ دێنن بە ئیسا دوای دەڵم بە تمنی ئێران پوڵتان وەقوتان پێدێت ئەو کرێکارانی کە لە مانگی ئۆکتۆبری پارەکەوە تا 2 مانگ لەوە پێش 25 کرێکارێنی هەر مانگێ تقریبا 3 کرێکار لە ساختمانی 15 دقیقە ئەکەوێتە خوارەوە جەنازەکەی دەنێرنەوە بەرەو ئێران و یا وڵاتانی تر لە دەوروبەر ئەمانە چێ جواب بووە مەگەر ئەمە حکوومەتی کوردی و ناسیۆنالیزمی کورد نییە کرێکار و زەحمەتکێشی کورد ئەگەر ئەم واقعیەتە دەبینێ نایبینێت لە خیابانەکان ئەگەر سەفی ماشینەکانە وێسێ مناڵی 8 ساڵە دێت بە زۆر بنێشت پێ ئەفرۆشێت بۆ 25,000 عێراقی پێدەی یا دێ کەوشەکە تینەکە یا بەیانی زوو ئەگە سەعاتی 5 بەیانی هەڵاسی دەخەو چێ خیابانەکانی سلێمانی هەولێر پاکاتەوە لەوە بگرێت ئەمە چێ ئەم سیستەمە چێ ئەم سیستەمەی من نییە ئەم سیستەمە هیچ ئینسانێکی شەرافەتمەند نییە بەو شەرتەی یەک زەڕا فکری کردێتەوە لە کۆمەلگا دی وەختی من نییە ئەم کۆنگرێ قەرارە سیستەمی وا لە هەموو کوردستانەکان بۆ من دامەزرێنێ دی حەقی خۆی کرێکار و ژنێ و مناڵ و ئازادیخوازی کوردستان شەقێک لە کۆنگرێەوە هەڵدا کۆنگرێ من نییە کۆنگرێ فریوکاریە بۆ من بڵێ کوردستانی عێراق بەهەشتی کوردایەتیە بە من بڵێ سبێ ڕۆژێ خەڵکی کوردستانی ئێران و سووریا و عێراقوانە ئەم بەهەشتە قبولکە دی منش زۆر ڕاحەت پێڵم لەتوانم بەهەشتە پێشکەشی خۆتان ئەمە بەهەشتی تۆی سەرمایه‌داری کوردە بەڵام جەهەندمی کرێکار و ژن و ئازادیخواز و کۆمۆنیست و ئینسانی شەرافەتمەندی نێو کۆمەلگاکەیە ئەمە دلیلی مخالفەتی ئەمەیەوە پێمان وایە خەڵکی کوردستان نەبێت بکەونە دوی ئەم سیاسەتە واقعیەتێکی حاشا هەڵمەگرە واقعیەتێکە کە دەیان و سەدان و هەزاران کرێکار کە ڕوویان کردوتە کوردستانی عێراق ئێستا بە واقعیەت بەڕوونی هەم خۆیان هەم بنەماڵەکانیان کە بەردەوام لە ئێرتباط و کۆنتاکتن لەگەڵەوەنە ئەم واقعیەتانە ڕەنگدانەوەی هەیە لەسەر ژیانیان سپاس بۆ بەشداریتان و تۆزیەکانتان زۆر سپاس بۆ لەوش بینەرانی خۆشەویست سەبارەت بە کۆنگرەی بەناو نەتەوەیی کوردۆ لە درێژەی بەرنامەکانمان دووبارە لەگەڵ ڕاهبەرانی کۆمونیست و ڕاهبەرانی خەڵکی وتوێژمان هەبێت ئەم کۆنگرە ناتوانێت هیچ کام لە ئامانجەکانی خەڵکی کرێکار و زەحمەتکێش و فەقیر و هەژاری نێو کۆمەلگا بەدی بێنێت تەنها پاراستنی بەرژەوەندی و دەسەڵاتی ئەحزاب و سەرکردەی ئەحزابە ئەو ئەحزابانەی کە فراخەندەهەندەی کۆنگرەی ملی کوردن هەر ئەوانن کە دوێنێ نیروی دەسەڵاتداری مەرکەزیان بۆ سەر ئەحزابی تر بە تۆپ و تانگ ڕەوانە کرد تا بەرنامەیەکی تر و درێژەی ئەم بابەتە سەرکەوتوو بێت